سەرێ پرسێ چیە دی بێتەکردن باشە ji hêjaya kanî İbrahim Saleh bi spora lêkolînan û pêşvebirinê dipirsim li stûdiyê mêvana me xanima hêja tu bixêretiya Kurdistan 24 me behs kir ku pişka şêriya wergirtiniya jî tomarkirina kompanya li Herêma Kurdistanê li serdemê kabîneya niham bû ji ber ku bû yekem car bû ew sîstemê elektrînîk hetiye kar bi taybetî diyek pencerê de hemû kar bihêne encamdan kompanya bihête tomarkirin. Biraya te ev pêşvebûna çê bûy hevberî digel Iraqê ku we berhênan li wêrê kêmtir bûye bû çi vedigerînî. ڕاستەکەی بەرەو پێشچوونی ژێرخانی وەبەرهێنان کە ئەوەی لە ڕێگەی ئاسانکردنی پرۆسی پێدانی مۆڵەتی وەبەرهێنانبی یان تۆمارکردنی کۆمپانیەکانبی یەک لە ئامانجە هەرە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئامانجی ڕاکێشانی هەم وەبەرهێنانی بیانی زیاتر هەم وەبەرهێنانی ناوخۆش بە شێوەیەکی گشتی کە زۆر جاران وەبەرهێنەرانی بیانی کاتێک پەیوەندیان بێەوە دەکردین زۆر جاران کێشیان لە تۆمارکردنی کۆمپانیەکان هەبووە لە ڕابردوودا پێش کابینەی نوێم بەڵام لە ماوەی کابینەی نوێم ئاسانکاریەکی زۆر زیاتریان لۆکراوە بە مەبەستی دامەزراندنی پرۆژەکانیان لە هەرێمی کوردستان. دیارە و وەبەرهێنا لە هەرێما کوردستانê دیwarên cuda di sektorên cuda da pêşveçûye bi taybetî me dît diwarê pîşesazî da pêşveçûneke mezin dîtiye. Evê pêşveçûna ku çêbûyî di kertên cuda li Herêma Kurdistanê divan salên dumahiyê de wekî pêwîst e bû avakirina jêrxaneyeke tukmeya cûr be cûr li Herêma Kurdistanê. خۆی ئێمە هێشتان لە هەوڵی زیادکردنی ئەو پرۆژانینە لە سێکتەرە جیاوازەکان چکە لەوانەیە لە پێشتردا لە چەند سێکتەرێکی دیاریکرا و تەرکیزەکە لەسەری هەبووبی بەڵام ئێمە وەکو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وەکو دەستەی وەبەرهێنان هەمیشە لە هەوڵی ئەوە دابووینە کە پرۆژەی وەبەرهێنان لە گشت سێکتەرە جیاوازەکان ڕابچێشین بە تایبەتی ئەوانەی کە کەرتە لە پێشینەکانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو کەرتەکانی کشت و کاڵە پیشەسازیە گەشتیاریە وزەی نوێ بۆیە چەند کەرتێکی تریش کە پێویستە بۆ گەشەی ئابووری هەرێمی کوردستان. باشە مەدیت وەبەرهێنانە بیانی لە هەرێما کوردستانê di çend sektorekên diyarkirî da bû. Bûçiye ve hûsaya Kurdistan çawa dişêtin serinca weberhênerên biyanî rabkêşîtin bixwe ku di sektorên di jî de weberhênana xwe zêde bikin. زۆر جاران لەوانەیە وەبەرهێنەرانی بیانی زۆر ئاشنای تەواوی ژینگەی وەبەرهێنان لە کوردستان نەبن هەر لە بۆ ئەمە بەستەش ئەمە یەک لە دەستپێشخەریەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی بوو کە یەکەیەکی تایبەت بە ڕاکێشانی وەبەرهێنانی بیانی دابمەزرێتن لە ناو دەستەی وەبەرهێنان لە ژێر ناوی براندی ئینڤست کوردستانەوە ئینڤست کوردستان ئامانجی ئەوەیە کە ژینگەی وەبەرهێنان زیاتر بە وەبەرهێنەرانی بیانی بناسێنێتن هەروەها ئەو دەرفەتە ئامادەکراوانی کە لە سێکتەرە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە ئەوان زیاتر بە وەبەرهێنەرانی شامداتن بۆ ئەوەی ڕایان بکێشێتن لە هەرێمی کوردستان پرۆژەکانیان ئەنجام باشە گەلێک جارە وەبەرهێنەری ناوخۆ دەبێژن دەرفەتەکە زێڕین بووە بەرهێنەرین بیانی ئاسانکاریان زێدە بووە ڕەخساندینە ئایا بوویە ناوخۆ چاتیەکردن. بەڵێ ڕاستە ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە وەبەرهێنەری بیانی ڕابکێشین بەڵام لە هەمان کاتدا هەبوونی وەبەرهێنەرە ناوخۆیەکانی زۆر زۆر لە بۆ ماگرینگە وەک لە ئێستادا دەبینین کە چەندین وەبەرهێنەری ناوخۆیمان هەیە کە پرۆژەی زۆر گرنگ و استراتیژی و ناوازیان هەیە لە سێکتەرە جیاوازەکان بەڵام هەمیشە لە هەوڵی زیاترکردن داینە ئەویش لە ڕێگەی بێکەوە بەستنەوەی وەبەرهێنەرانی بیانی لەگەڵ وەبەرهێنەری خۆماڵی بۆ ئەنجامدانی پرۆژەی هاوبەش لە گشت سێکتەرە جیاوازەکان بۆ ئەوەی هەم کە وەبەرهێنەرە ناوخۆیەکە شارەزای بازاری ناوخۆ و خواستی بەکاربەریە هەم وەبەرهێنەرە بیانیەکە شارەزایەکی جیهانی لە بۆ کوردستان دەهێنێتن فهاوکاریکردنی هەردوو لایەن و دەکا پرۆژەکە زۆر سەرکەوتوتر بێتن و گەشەی کوردستان بەرەو ڕێگایکی باشتر بڕات. ئێستا ئێوە هەوڵ دەدەن زیاتر وەبەرهێنەری بیانی ڕابکێشن لە بوو چ سەکتۆرێک لە چ مەجالێکدا ئیشی بکەن سەرمای خۆ بینە هەرێمی کوردستان مەسەلەن ئێمە دەبینین لەم چەند ساڵی کوتای وەبەرهێنانی بیانی لە عێراق زۆر کەمی کردەوە بەڵام پێچەوانە لە هەرێمی کوردستان زیادی کردیە حتا ئێمە دەبینین وەبەرهێنەری عێراقیش دێنە هەرێمی کوردستان وەبەرهێنان دەکەن بۆ زیاترکردنی ئەم وەبەرهێنانە چ پلانێکتان هەیە؟ ڕاستە خۆی هۆکاری زیادبوونی وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان لە چاو عێراقدا لە بۆ ئەو سەقامگیریە و باری ئاسایشی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە کە زۆر جاران وەبەرهێنەرانی بیانی ڕووبەڕوو پێمانیانە گوتیە کە ئەو بارودۆخی کە لە کوردستان هەیە تەواو جیاوازەکە لەوەی لە عێراقدا هەیە لە بۆ ئەمە بەستەش ئێمە دایم یارمەتیان دەدەین لە ئەوەی ڕایان بکێشین لە بۆ ئەو سەکتەرانی کە هەرێمی کوردستان پێویستی پێ هەیە بۆ نمونە وەکو سەکتەری کشت و کاڵی کە مەبەستی دابینکردنی ئاسایشی خۆراک و بۆ ئەوەی ئەوەندە پشت نەبەستین بە بەرهەمی هاوردەکراوە و بەرهەمی خۆماڵیمان هەبێتن لە بۆ سەکتەری کشت و کاڵ ڕایان دەچێشین بێجگەلەوەش سەکتەرەکانی وەکو پیشەسازی لەوانش کەرستەی بیناسازیە مادە پیترۆکیمیاییەکانە کە ئەوانە زۆر لە بۆ داهاتی کوردستاندا پێویستن
جگەلەوەش کەرتی وزەی نوێ بووەمان هەیە کە لە ئێستادا وەکو وزەی کارەبا زۆر پشتی پێدەبەسرێت و دەمانەوێت زیاتریشی بکەین و لە کۆتاییژە کەردی کەشتیاریە هەروەک دەزانین کوردستان خاوەن سروشتێکی زۆر تایبەت و ناوازەیە ئەوە یەک لە هەدەفەکانمانە لۆی بتوانین وەبەرهێنا لە بۆ ئەو کەرتانە ڕابچێت. هاتووکانی زۆر جاران خەڵکی کوردستان گەنجان گلەی لەوە دەکەن دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان مەرجی داناوە لە بۆ کارکردنی ئەم گەنجانە کە دەبێ ئەم کۆمپانیانە ئەم پرۆژەیانە 175 گەنجی ناوخۆی هەرێمی کوردستان دەستی کاری گەنجی کوردستان بێ بەڵام کە دەچیە واقع سەدی سەتوانە ئێمە یعنی دەبێ ئێوە چ دەکەن لە بۆ ڕاستکردنەوەی ئەم هەڵانە کە پێشتر ڕوویان داوە ڕاستەکە خۆی ئەو بڕیارە بەو دوایانە دەرچووە بەڵام ئێمە هەمیشە لە هەوڵی ئەوەی دانە کە بە شێوەی ڕاست هەموو وەبەرهێنەرەکان و هەموو کۆمپانیەکانمان چ بیانی بن خۆماڵی بن بتوانن ئەوە جێبەجێ بکەن چونکە یەک لە هەدەفە ڕئیسەکانمان ئەوەیە کە بتوانین دەرفەتی کا لە بۆ گەنجی ناو خۆدا بین بکەین فدائیمەن ئەگەر وەبەرهێنەرێکی بیانیش پەیوەندیمان پێوە دەکاتن ڕاستەوە خۆ ئەو شتەی پێ دەڵێن کە ئەمە دەمانەوێت گەنجی خۆمان زیاتر دەست بەکار بن و دەمانەوێت سوود لە ئەزمون و شارەزایەکانی ئێوە وەربگرن کەواتە ئێستا لەگەڵ بێ ئێمە ناتوانین بڵێن ئەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان 100% هەموو پرۆژەکان لە هەرێمی کوردستان جێبەجێ کردووە کە دەبی 175 دەستی کاری ناوخۆ بێت. خۆی لە ئێستادا لە بواری جێبەجێکردندا چکە هەندێک پرۆژە هەیە لەوانەیە ماوەی زۆرە دامەزرایە ئەوانە کارکردنی دەوێتن بۆ ئەوی بتوانێت دووبارە دابڕێژرێتەوە یارمەتی بدرێن لە ئەوەی گەنجی ناوخۆ زیاتر دەست بەکار ببێتن. پێش یەک دو ڕۆژ حکوومەت بڕیارێکی تریدا کە نابێت کرێکاران لە هەرێمی کوردستان موچەی مانگانە لە 450,000 کەمتر بێ لە بوو دوادا چوونی جێبەجێکردنی ئەم بڕیارە ئێوە چ دەکەن یانیش ئێوە پابەند نین بە ئەکیدیۆ ئێمە پابند دەبین بۆ بڕیارەوە هەر خۆی زۆربەی وەبەرهێنەرە گەورەکان و کۆمپانیا گەورەکان لە ژێناوی دەستەی وەبەرهێنانە و دەستەی وەبەرهێنانیش هەمیشە کا لەسەر ئەوەی دەکاتن کە گشت بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکاتن کە بە ئەکیدی هەر بڕیارێکەوە لە حکوومەتەوە دەربچێت لە بۆ بەژەوەندی خەڵک و گشتی دەبێت. گەلێک سپاس خانومەکانی ئیبراهیم ساڵح بسپورە لە کۆلینان و پێشڤەبرنەیەکی ڕاکێشانە وەبەرهێنانە بیانی لە کوردستانی زۆر سپاس. سلام بەخێر بێت.